پاش 8 ڕۆژ لە خۆپیشاندان و ناڕزایەتی هاوڵاتیان دۆخی پارێزگای بەسڕا ئارام بۆتەوە و گردبوونەوە خۆپیشاندانەکانیش ڕاوەستاون. خۆپیشاندەرانی چاوەڕێی جێبەجێکردنی ئەو بەڵێنانە دەکەن کە لەلایەن حکوومەتەوە پیان درراوە. هاوکات داوای شاردنووسی دەستگیرکراوانی خۆپیشاندانەکانیش دەکەن. ماوەی 2 ڕۆژە لە بەسڕا خۆپیشاندان بەڕێوە ناچێت، بەڵام ژمارەیەکی زۆری هێزەمنیەکان لە شقامەکان بڵاویان پێکراوە بۆ ڕێگەگرتن لەو کەسانی بیانەوێت خۆپیشاندان ئەنجام بدەن. لەلایەکی دیکە ئەو هێزانی ڕەوانەی بەسڕە کراون کە هێزی تایبەتی پۆلیسی فیدراڵی و بەرپرسدانەوەی خێرا و سواتن ژمارەیەک لە خۆپیشاندەرانیان دەستگیر کردووە کە بەشێکی زۆریان لە ڕێکخرانی خۆپیشاندانەکانن. لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق باری نائاسایی و قەدەغەکردنی هاتوچۆی بە ڕۆژ لە پارێزگای بەسڕە هەڵگرت و فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی بەسڕە ڕایگەیاند قەدەغەکردنی هاتوچۆی شەوانە بەردەوام دەبێت تا ئەو کاتی دۆخی ئەمنی پارێزگاکە ئاسایی دەبێتەوە و هیچ خۆپیشاندانێکی بێمۆڵەتیش ڕێگەی پێ نادرێت. لە پارێزگای زیقاریش سەرۆکهۆز و نوێنەری خۆپیشاندەران مۆڵەتی 2 هەفتەیان داوەتە حکوومەتی ناوەندی و ئیداری شارەکە بۆ جێبەجێکردنی داواکاریەکان پێش ئەوەی بانگەواز بکەن بۆ خۆپیشاندانی بەرفراوان. لەلایەکی ترەوە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ سەرۆک و سەرکردەی لایەنە سیاسیەکان تایبەت بە دوای خۆپیشاندانی پارێزگاکانی عێراق کۆبوویەوە. لە دوای کۆبوونەوەکەشان لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاندووە لە داواکاری ڕەوای خۆپیشاندەران تێدەگەن و کار بۆ جێبەجێکردنی دەکەن، بەڵام بە هیچ شێوەیەک هێرشکردنە سەردام و دەستگاکانی دەوڵەت و هێزە ئەمنیەکان قبوڵ ناکەن. عاصم جیهاد ئەندامی لیژنەی حکومی تایبەت بە کێشەکانی بەسڕا بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە. لیژنەکە لەگەڵ پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و کەسە دیارەکانی بەسڕا کۆبووەتەوە. لە ئەنجامی کۆبوونەوەکانیش چەند ڕاستپاردەیەکیان ئامادە کردووە بۆ ئەوەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پێشکەشی بکەن بە مەبەستی جێبەجێکردنیان. سەبارەت بە ژمارەی کوژرا و بریندارەکان وەزارەتی تەندروستی و ناوخۆی عێراق ئاماری جیاواز بڵاو دەکەنەوە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاندووە لە ئەکامی ئەو خۆپیشاندانانەی لە یەکشەمەی ڕابردووەوە لە پارێزگاکانی باشوور سەری هەڵداوە 8 کەس کوژراون و 56 کەسی تریش بریندار بوون و دۆخی تەندروستی 7 لە بریندارەکانیش ناجێگیرە. بەڵام وەزارەتی ناوخۆی عێراق ئاماژەی بە ڕێژەیەکی زۆر لەوە زیاتر دەکات کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوتەوە لەسەر ڕێژەی بریندارەکان و باس لەوە دەکات تا ئێستا 478 کەس لە خۆپیشاندانەکان بریندار بوون کە 274 کەسیان ئەندامی هێزە ئەمنیەکانن بەبێ ئەوەی ئاماژەی بە ژماری کوژراوەکان کرد بێت. بە پێی سەرچاوە نافەرمیەکانیش تا ئێستا زیاتر لە 20 خۆپیشاندەر لەلایەن هێزە ئەمنیەکانی عێراقەوە کوژراون. پاش ئەوەی تیمی حکومی عێراق شکستیان هێنا لە ڕازیکردنی ئێران بە بەردەوامیدانی ناردنی ئەو بڕێکارەبای کە پێشتر دەینارد، سەرۆک وەزیرانی عێراق فەرمانی کرد بە وەزیری کارەبا و پلاندانان بە زووترین کات سەردانی سعودیە بکەن. بە بڕوای چاودێرانیش ناردنی ئەو شاندەی عێراق پەیامێکی سیاسیە لە عەبادیەوە بۆ ئێران کە ئەگەر هاوکاریان نەکەن ڕێڕەوی سیاسیان دەگۆڕن. لە بەیاننامەیەکیشدا ژووری بازرگانی عێراق ڕایگەیاندووە بەهۆی خۆپیشاندانەکانی عێراق و پشڕانی ئینتەرنێتەوە لە زۆرێک لە پارێزگاکان لە ماوەی 1 ڕۆژدا زیانی ملیۆنێک دۆلار بە کەرتی بازرگانی عێراق گەیشتووە. سەبارەت بە بەردەوامی خۆپیشاندانەکان ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە زیاتر لە 200 خۆپیشاندەر لە بەردەم کێڵگەی غازی سیبە گردبوونەوە و داوای دابینکردنی هەلی کار و کەمکردنەوەی کرێکارە بیانەکانیان دەکرد لەو کێڵگەیە و لە پارێزگای بابلیش خۆپیشاندەران ڕێگای نێوان شاری حلە و شارۆچکەی سەدی هندیەیان داخست. هەروەها خۆپیشاندان و ناڕەزایەتەکان گەشتە قەزای حەی لە پارێزگای واسط. هاوکات لە مەیدانی ئازادی شاری بەغداش بەدایان هاوڵاتی خۆپیشاندانیان ئەنجامدا و هێزێکی زۆری ئەمنیش لەو ناوچەیە بڵاوەیان پێکرا. لای خۆشیەوە بەرپرسانی بەندەری قەسر لە پارێزگای بەسڕا کردنەوەی دەرگاکانی ئەو بەندەرەیان ڕاگەیاند کە ماوەی 3 ڕۆژ بوو بەهۆی خۆپیشاندانەکانەوە داخرا بوو.